شەوی قەدر ئەو شەو مبارەکەیە کە قورئانی پیرۆزی تیادا بەزیوەتە خوارەوە. ئەم شەوە شەوێکی مبارەکە، عیبادەت تایە خێری 1000 مانگی هەیە کە زیاد لە 83 ساڵەکە و فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیبەستەوە بە شوێنێکی دیاری کراوەوە، نەیفەرموو من قام لەیلەة القەدر فی مەسجد تا تۆ بڵێ تەنها لە مزگەوتا ئەم عیبادەتە ئەکرێ خوشکێک لە ماڵەوە بە ساڵاتچوویەک لە ماڵەوە فەرمانبەرێک لە فەرمانگەکەی کەسێکی تر لەسەر ئەرکەکەی لە شوێنەکەی ئەتوانێ بەڕاستی عیبادەتی خوا بکە بە هەر شێوە لە عیبادەت. گرنگی ئەم شەو لەوەدایە کە مرۆڤ وەڵامی خوای خۆی دەداتەوە. خوای گەورە داوا لە مرۆڤ دەکات کە تاعەت و تەقوا بە ئەنجام بگەێنێ، هەڵبەتە مرۆڤیش وەڵامی خوای خۆی دەداتەوە وەکو چەسپانی باوەڕێکە و گەڕانە بە دوای لێخۆشببینی خوای گەورە، چونکە شەوانی لەیلەتول قەدر شەوانی مەغفیرەت و عەفوی ئینسانەکان لای خوای گەورەوە. بالکەفتەوە ناو ڕەمەزانە پیرۆز لەژێر چاودێریە سەرکۆتیە زانکۆ پۆلیتەکنیکیە دهۆک و سەپەرشتیە کولیژی پەیمانگۆ تەکنیکیە کرێ ما بە فەرزانی فتۆرەکی خواردنەکی بۆ قوتابیان بەشێنە خۆیان کولیژی پەیمانگۆ تەکنیکیە کرێ سۆز بکەین و نزیکی 500 قوتابیانە بۆ بێزم مەرەمێ بە فتۆرەدانە بۆ قوتابیا چند اونو گوش شده لونا سەرەتا دەستخۆشی لەو کەسانەکەن کە واستاون بە سازکردنی ئەم زۆرە ئێوارەخوانێ بۆ قوتابیانی بەشە ناوخۆیی کە کارێکی پیرۆز و گەورەیان ئەنجام داوە و ئەو کارە ینی ئەرچی قوتابیانی بەشە ناوخۆی وەکو قوتابیانی بەشە ناوخۆی کەم دەکاتەوە کەوە وا دەکات ماوەیەکی زیاتر ئێمە بخوێن. هروحكم شيشه بينا وبين أري والله مانج رمضاني هنا قلب خلق ديتنا هو 6 سال لنا مشتري خومي وتايبته ايديو سرتو وقيماغ وبنير وماست ويلكي خومانه هنجوني خومانه ما تاكو درنگاني شو بازاري تيراوي كراوي حدلي بتساوات قربان دي ساعتين ولا بايلو داني صليت وا ساعتين زام شكلها وصل ساعتين دوا من عندك قوم كده نميش اللي لما الناس لاهم اويا اشتكوا خاوينا بخاوي دما خلقك هرزانشا اوي بيناي قرين موا خلق استهم فقيره وصي باجني باي 250 باي 500 باي 1000 باي 2 دمه كسي ناقرنوا دولي كز دخوم عاز ناقي